نیوەڕۆی ئەمڕۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دانیشتنێکی دەست پێکرد بۆ تاوتوێکردنی نامەکەی مەزۆد بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە لەبارەی ڕەشنووسی دەستوورەوە هەفتەی ڕابردوو ناردە پەرلەمان. پامێری ئەنوارتی لە هەولێر ڕایگەیاند کۆبوونەوەکە بە بەشداریی سەرۆکی پەرلەمان و جێگیرەکانی و سەرۆکاتی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان دەستی پێکرد و هەروەوتی لە کۆبوونەوەکەدا تاوتوی نامەکەی بارزانی دەکەن لەبارەی ڕەشنووسی دەستوورەوە. ئەندامێکی هاوپەیمانی کوردستانی لە پەرلەمانی عێراق ڕەشبینی خۆی نیشاندا سەپارەت بۆ نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق چارەسەری پێبێ بۆ کێشەکانی کورد لەگەڵ بەغدا و ڕایگەیاند کورد دەرفەتێکی تری دایەوە بە مالکی. سیروان ئەحمەد بەدەنگی ئەمریکا ڕایگەیاند نووری مالکی تا ئێستا هیچ یەکێک لە وابەستەیەکانی خۆی بەجێ نەگەیاندووە لەو ڕێکەوتنانەی پێشتر لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقدا مۆرکرابوون. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند دەواازەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕەشای کوردستان تەنها بۆ حاڵەتە مرۆیەکان دەکرێتەوە ڕێگە نادەن ئەو دەواازەی سنوور بۆ بەرژەوەندی لایەنێکی دیاریکراو بەکاربێنرێ بۆ بەهێزکردنی پێگەیەکی خۆی. وەزارەتی ناوخۆ لە ڕاگەیاندنەوەدا ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە نادات ئەو دەواازەی سنوور بۆ بەرژەوەندی لایەنێکی دیاریکراو بەکاربێنرێ بۆ بەهێزکردنی پێگەی خۆی بەتایبەتیش هەرچی کۆمەک و هاوکاریە لێوەوە دەرباسە بێ. لە سلێمانی دانگایەکی حکومی لەلایەن کارمەندێکی پاسەوانی دانگاکە و شەوانە بەکاردێنرێ بۆ کاری لەشفرۆشی و داواکاری گشتی سلێمانیش لەسەر ڕووداوەکە دۆستەیەکی کردوێتەوە. با گوێرەی زانێرەکانی ئەنارسی دانگاکە دەکەوێت یەکێک لە گەڕەکانی دەوروبەری سلێمانی و ئەو کارمەندەش کە بۆ کاری لەشفرۆشی بەکاری هێناوە کە ئەرکی پاسەوانکردن بووە لەو دانگایەدا. ئەبوبەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی نێودەوڵەتی عێراقی ئیسلامی فەرمانەکانی ئەیمەن زەواهیری سەرۆکی ڕێکخراوی قائیدەی ڕەت کردەوە بە وەشانەوەی یەکگرتنی گروپەکە لەگەڵ بەرەی نووسرەی سووریا کە چەند هەفتەیەک لەمەوبەر ئەو یەکگرتنە لەلایەن بەغدادی و ڕاگەیەندرا لە ژێرناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و بڵادی شامدا. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگای نینەوە ئاشکرای کرد نیوەڕۆی ئەمڕۆ ژمارەیەک شەکداری نەناسرا و ڕێگەیان لە ئۆتۆمبیلێک لە خۆرهەڵاتی شارەکە گرتووە کە موچەی فەرمانبەرانی کۆلێژی پزیشکی زانکۆی مووسڵی هەڵگرتووە. هەروەها چێکدارەکان بڕی 1 ملیار دیناریان لەو ئۆتۆمبیلە دزیوە. لە وتارێکدا کە ڕاستەی ئەیمەن زەواهیری سەرۆکی ڕێکخراوی قائیدەی کردووە سەرۆکی ڕەوتی سەدر ڕایگەیاند سووریا وڵاتی تیرۆریست و قائیدە نیە و هەردەش بێت بە سونی و عەلەوی بمێنێتەوە. موقتەدا سەدر لە وتارەکەیدا داوای لە زەواهیری کرد ترکمەنی مسلمانان لە سووریا نەڕێژێت و سنوورێکیش بۆ تاوانەکانی ئەبوبەکر بەغدادی سەرۆکی دەوڵەتی ئیسلامی لە عێراقدا بنێ و هۆشداریشیدا کە پێچەوانەی ئەوە شیعەکان دەتوان ژیانی تیرۆریستی و چەکدارە تونندڕەوەکانی قائیدە بکەن بە دۆزەخ. ئەو کات ببورن 8 ساڵ سەرۆکایەتیکردنی مەحموود ئەحمەدی نەژاد لە ئێران کۆتای هاتوو دوای 8 ساڵیش لە دوورکەوتنە جارێکی ڕیفۆرم خوازەکان پۆستی سەرۆکایەتێکی ئێرانیان گرتەوە دەست. حەسەن فەرەید ڕۆحانی کاندیدی میانڕە و ڕیفۆرم خوازەکان بە سەرۆک کۆماری ئەو وڵاتە هەڵبژێردرا. هەڵمەتی سەربازی سوپای بەشار ئەسەد بۆ سەرپێگە و مەڵگەکانی ئۆپۆزیسیۆنی چەکداری ئەو وڵاتە لە شارەکانی حەڵەب و دیمەشق و دەرئاو حەمس درێژەی هەیە و ڕۆژنامێکی بەڕێکانیش بڵاوی کردەوە ئێران بەنیازە 4000 پاسدار بۆ پشتگیریکردن لە هێزەکانی ئەسەد ڕەوانەی سووریا بکە. کورتێک لەواڵەکانتان پێشکەشکرا شاد بن.